بەڵێ سانە بەردەوامی ئێساش گفتوگۆی بابەتی تەوەری دووەمان لەگەڵ میوانەکەمان بە سوپاسەوە لە ستودیۆکەین. دامەزراوەی کەریمی عەلەکە ئەمڕۆ دیداری پرسەکانی ژن لە دوێنێ و ئەمڕۆ بەڕێوابات. بە سوپاسەوە بەڕێز شاخەوانستیقمان لەگەڵایە بەڕۆبەری دامەزراوەی کەریمی عەلەکە. من پێشەوەی بچمە لای کاک شاخەوان ئەمێ بە کورتی ئاماژێ بم کە دامەزراوەی کەریمی عەلەکە لە ماوەی ڕابردوودا چەندین چالاکی جۆرا-جۆری هەبووە چ لە بواری هونەری و کللتور بە شێوەیەکی گشتی هەروەها پرۆژەی خێرخوازی کە من دواتر لەگەڵ میوانەکەم گفتوگۆی زیاتر لەسەر ئەو بابەتانە ئاکەم. کاک شاخەوان بەیانیت باش، سپاس لە ستۆدیۆ لەگەڵمانەی. زۆر سپاس. ئەمڕۆ دیداری پرسی ژنی کورد لە دوێنێ و ئەمڕۆ بەڕێوە چێت. بەڵام پێشەوەی بچینە سەر دیدارەکە ئەمانەیە باسی دامەزراوی کەریمی عەلەکەمان بۆ بکەی کەی دامەزراوە چالاکی و پرۆژەکانتان لە ڕابردوو لە داهاتوش وەک چۆن دیدارەکەی ئەمڕۆتان پرسی ژنی کوردە لە دوێنێ ئەمڕۆیە. سپاس بۆ دەرفەتە بینەرەکانیشتان باش. لە ڕاستیە دامەزراوەی کەریمی عەلەکە لە ساڵی 2019 بەداخەوە لە ڕۆژگارێکا دروست بوو کە هەرێمی کوردستان کۆمەڵە قەیرانی گەورە بەرەوچی گرت بوو، شەڕی داعش و قەیرانی ئابووری و کۆرۆنا ڕاش قەیرانی تەندروستیش کە گرنگترین و بەناوبانگترین و مەترسیدارترینیان بوو. لەو ڕۆژگارەیە بەڕێز دکتۆر تاها ڕەسوڵ بیری لەوە کردەوە وەکو سەرمایەدارێکی نیشتیمانی و نەتەوەیی کە ڕۆڵێکی هەبێت لە ناو کۆمەلگای کوردیە بۆ ئەوەی بەشدار بێت لە چارەسەرکردنی بەشێکی بچووک لەو خەیرانانە. بۆیە بیری لە دروستکردنی دامەزراوەی کەریمی عەلەکە کردەوە سەرەتا وەک دامەزراوەیەکی خێرخوازی کە لەو ڕۆژگارەیە توانی ڕۆڵی هەبێت لەوەی کە ئەو نەخۆشخانانەی بۆ کۆرۆنا دروستەکرا لە شار و شارۆچکەکان توانی لە ڕووی مادیەوە بەشدار بێتیانە وەجیالەوە توانی بڕێکی زۆر لە ئامێری ئۆکسسیجین و ئەوانە بۆ نەخۆشخانەکانی هەرێمی کوردستان دابین کە جالەوە توانی ڕێکی زۆر لە دەمامک و ئامێری پاکەرەوە و تاقیم و ئەوانە بۆ نەخۆشخانەکان دیسانەوە دابین کە بۆ وەزارەتی پەروەردە بڕێکی زۆر لە دەمامکی دابین کرد بۆ ئەوەی کە قوتابیان بتوان لە کاتی چوونیان بۆ قوتابخانە بەکاری بێنن. لەو ڕۆژگارەیە ئەوڵێکی زۆریە لەم بابەتانەیە ڕۆڵی هەبێت. سەرەتا بیرۆکەکە ڕۆژەکان بەس خێرخوازی بووە، بەس خێرخوازی بوو. بیرۆکەکە هەروە بوو کە کارەکان لە ڕێی دامەزراوەیەکەوە بێ نەک ئەوەی کە وەکو شەخسێک بیکە. بیرۆکەکە سەرەتا بیرۆکەیەکی بچووک بوو، زۆر گەورە نەبوو، بۆیە وەکو پرۆژێکی خێرخوازی دەستی پێکرد. بەڵام پرۆژە کللتوری هونەریەکان لەکێکەوە دوایی پرۆژەکە وردە گەورەتر بوو. هەم لە پرۆژە خێرخوازیەکانە تەواوی شارەکانی هەرێمی کوردستانی گرتەوە. لە کاتی ئاوارەبوونی خەڵکی سووریا شاکە بەشێکی زۆری ئەو هاوڵاتیە کوردانی لە سووریاوە هاتنە هەرێمی کوردستان، دیسانەوە دکتۆر گەورەی نواند و بەشێکی زۆری سەرمایەکی خستە خزمەتی ئەوەی کە چۆن پێشوازی لەو هاوڵاتیانی خۆمان بکەین، چۆن شوێنی مانەوەیان بۆ دابینکەین، چۆن جلوبەرگ و کەرەستە و ئەوانیان بۆ دابینکەین لە ڕێگەی هەم پرۆژەکانی خۆیەوە و هەم لە ڕێگەی ڕاگەیاندنی کۆمەڵی کەمپینی گەورەوە کە سەرمایەداران تیا بەشدار بوون توانی ڕۆڵێکی گەورەی هەبێ. ئەمە بەردەوام بوو هەتا نەمانی کۆرۆنا. لە دوای نەمانی کۆرۆنا و تۆزێک ئاسایی بوونەوەی دۆخی هەرێمی کوردستان و نەمانی شەڕی داعش و تا ڕادەیەک قەیرانی دارایی ژووردە و دەبەرەو چارەسەرە ڕۆی بیرمان لەوە کردەوە کە ئەم دامەزراوەیە پەلبەهاوێ بۆ ناو بوارەکانی تر لە بوارەکانی ترا خزمەت بکە کە ینی لە هەر بوارێکی ترا تۆ بتوێ خزمەت بکە هەردیسانەوە خزمەت گوزاریە هیچ فەرقێکی نییە. بۆیە پەلماناویش بۆ ناو بواری کللتور و ڕۆشنبیری و پێمان وا بوو لێەوە توانین خزمەتێکی گەورە بکەین چونکە نەتەوە و دەوڵەت بە بواری ڕۆشنبیری دروستە بێ، بە بواری زمان دروستە بێ، بە کللتور دروستە بێ. بۆیە لەو بوارەیە هەوڵماندا کار بکەین و توانیشمانەکاری زۆر باش و سەرکەوتوو بکەین. لە ماوەی ڕابردووە کۆمەڵە دیداری ئێجگار گەورە و گرنگمان کردووە و توانیمانە کۆمەڵە کتێبی زۆر باش بۆ نووسەرەکانمان بە چاپ بگەێنین و توانیمانە لە زۆر بواری کولتوری و ڕۆشنبیریە ڕۆڵمان هەبێت. بەتایبەت ئێمە دوو پرۆژەی زۆر گرنگمان هەیە. یەکی لە پرۆژەکانمان دروستکردنی پەیکەرە بۆ ئەدیب و نووسەر و جاکات شاخەوان ببوورەمە قسەکەت پێ بڕم. ئێمە شاهدی ئەو پرۆژانین خەرمان بەرەکەت بە هیوای بەردەوامیتان، بەڵام حەز دەکەم سانا لەسەر ئەم دیدارە
پرسیاری پێ بڕە بابەتەکە تایبەتە بەژنا پرسیارین باسێکمان لەم دیدارە بوو کە بەگشتی کاکشا خامزای ئەم دیدارە چەند ڕۆژ بەردەوام دەبێت بابەتەکانی ناو دیدار چین کێناوانەی کە بەشداریەکەن لە ڕاستیە ئێمە لە ماوەی دوومانی ڕابردووە وەرزی نوێی کارکردنی خۆمان ڕاگەیان پێشتر زیاتر ئیشمان لە ناو بواری ئەدەب و زمانە کردووە گرنگیمان زۆر بە بواری کولتوریەدا بەڵام لەو وەرزە نوێی کارکردنمانە بڕیارماندا لە چالاکیەکانمان بۆ بوارەکانی کەش هەمووی فراوان بکەین بۆیە کۆمەڵە پرۆژەمان داناوە کە دواتر ئێمە سەر کار و چالاکیەکانی داهاتوو ئێستا ئەو پرۆژانەی کە سەرقاڵی کارکردنی تایەکێکیان ئەم بابەتی پرسی ژنانەیە کە ماوەی 6 مانگە خەریکی کارکردنی تایە پلانمان بۆ داناوە ئیشی تیاکەین ئەمە یەکێکە لەو بابەتانی کە بەلای ئێمە و بابەتێکی ئێجگار گرنگە چونکە ئەگەر بە هەڵدانەوەیکی خێرای لاپەڕەکانی مێژووە بڕۆین تێگەین کە مێژووی ئێمە پڕە لە ناوی گەورە و درەوشاوە لە خانمانی ئێمە کە ڕۆڵێکی گەوریان هەبوو لە کۆمەلگا چ لە ڕووی ئەدەبیاتەوە چ لە ڕووی سیاسیەوە چ لە ڕووی مێژوویەوە چ لە ڕووی زمانەوە بۆیە هەوڵماندا کە ئێمە لە دیدارێکی ئاوایە ئەم بابەتە بور و ژێنینەوە و بیبەسینەوە بە دوو لایەنەوە لایەنی یەکەم چۆن خانمانی ئێمە دایکانی ئێمە ژنانی ئێمە لە ڕابردووە ڕۆڵیان هەبوو لە ناو ئەم بابەتیا چکە بەداخەوە لەم جۆرە کۆمەلگایانە کە باسی سەرکەوتنەکانەکرێ باسی شۆڕشەکرێ باسی هەر جۆرێ لە پێشکەوتنی کۆمەلگاکرێ باسی پیاوەکرێ ینی سەرکردەکانەمووی پیاو بوون ئەوە بوون بەڵام بیرمان نەچێ ئێمە لە پشتە هەموو پیاوێکی گەورە ژنێکی گەورە هەیەەوە ژنان ڕۆڵێکی گەوریانە بۆ لەمە بۆیە بۆ بەرزڕاگررتنی ناوی ئەمان و بۆ ئەوەی کە ناوی ئەمانیش نەفەوتێەوە ئەو قوربانی و خەباتی ئەوانیش جارێک کە بێتەوە بەرباس ئێمە لەم دیدارێ ئەمڕۆیە کە دابشمان کردو بەسەر دوو تەوەرەوەێکیان گەڕانەوەی بۆ ناو مێژوو باسکردنە لەو ژنانی کە ڕۆڵیانە بووە بۆ تەوەری دووە میشان باسکردنە لە ڕۆڵی خانمان لە ئێستا لە بواری سیاسی و کللتوریە باشەکەواتە باست لە چەندین خانم کردو کە لە مێژوودا و لە کۆندا کاریگەریان هەبووە کەواتە لەم کۆنفرانسەدا با بڵین تا چەند ئەو ژنانە بەشداریان کردو کە کاریگەریان هەبووە لەسەر کۆمەلگا لە ڕاستیا ئەوە بەشێکی ئەو دیداری ئێمە پەیوەندی بە ئەو خانمانەوەی کە لە مێژووی ئێمە هەبوون لە ڕابردووە ئێستا کۆمەڵی خانمی ترێن باز لە مێژوو قوربانیدان و ئازایەتی و ڕۆڵ و کاریگەری ئەوانەکە بێگومان ئەم دیداری ئێمە ئەمڕۆ 6 توێژەرتیایە بەشدارە کە چواریان خانمن هەوڵمانداوە بۆی کە تەنها لەسەر زاری خانمانەوە باز لە خانمان نەکرێ دوو پیاویشمان بەشداری پێکردووە کە دوو توێژەری بە ناوبانگ و گرنگن دکتۆر ڕێبار سیوەیلی لەگەڵ مامۆستا محەممەد بەکردکار دووچان دوو کەسایەتی گرنگ و دوو توێژەری بەتوانان و لەو بارەشا پێشتر ئەزممویانێ و کاریان کردووە بۆی لە زاری ئەوانیشەوە باز لە گرنگی خانمان و ڕۆڵەکەیانەکرێ جا لەوە ئێمە چوار توێژەری زۆر چالاک و بە ناوبانکە لە بواری پرسەکانی ژنا ڕۆڵیان هەیە و کاریان کردووە توێژینەوەی جدیانە بۆ پێشتر لە کۆڕ و سیمینار و دیدارەکان بەشداریان کردووە هاوبەشمان پێکردوون و ئەمڕۆ لەگەڵمان بەشدارن هەریەکان توێژینەوەیکی ورد و جوان و بەپێست دەربارەی یەکێک لە بوارەکانی خانمان بەشداری پێکەن لە کۆنفرانسەکە ئێمە باش دەستان خۆش بێت کاک شاخان ئەم توێژینەوەی کە وەردەگیرێت مەرچە بوو وەرگرتنیم توێژینانە کە لەم دیدارەدا بەشداری بکەن یاخود هەموو توێژینەیەک وەردەگیرە نا ئێمە خۆمان کەسەکانمان هەڵبژاردووە خۆتان نەزان هەموو کۆنفرانس و دیدار و پانێڵ و ئەو شتانە شێواز و ڕێکاری خۆی هەیە ئێمە وەکو دامەزراوی کەریمی هەڵەکە زۆر لە کارەکانمانە تۆزێک ورتر و بە دەقیقتر و ینی ئەوانە کارەکەین لە باتیەوەی کە ئێمە بانگەوازی بۆ بکەین بڵێن چەند توێژەر ئێوێ بابەت بنێرێ بۆم کۆنفرانسە و لیژنە دروستکەین و بیخوێنێتەوە هەندێکی ڕەفسکرێ و هەندێکی بەشداری پێ بکەوە کاتێکی زۆرە بە ئێمە ڕێگاکە یەکسەر کورتەکەینەوە خۆمان چەند کەسێک هەڵەبژێرین تەوەرەکان دیارەکەین بۆ نمونامانوێت لەم کۆنفرانسە باسی چی بکەین چی گرنگە لەم کۆنفرانسە باس بکرێ هەمووی نووسین ئەگەڕین بە دوایەوەی کێلم بۆم بابەتانی ئێمە باشە ناوەکانیان دەستنیشانەکەین پەیوەندیان پێواکەین خۆمان کەسەکان هەڵە بژێرین و یەکسەر پیانەڵین لەسەر ئەم بابەتە توێژینەوەیەکمان بۆ ئامادە ینی ئەوە تەسەورەکەم باشتر ئامانجەکە پێ ئەکرێت ئەم پرسانە لە داهاتووشدا گرنگی پێبن بێگومان ئێمە نەگەرم پرسانە زۆر پرسیتر هەیە کە ئێستا لە بەرنامەی کارمانە بن ئەنجامی بن بە گرنگیەوە کاری لەسەرەکەین بێگومان کاک شاخەوان جیاواز لە بابەتی ئەم دیدارە
ئەوەندەی من بزانم چەندین پرۆژە و چالاشی ترتان بەدەستەوەی لە داهاتووە تەنانەت پرۆژەیەشی هاوبەشتان هەیە ئەگە بکرێ باسیەوەشمان بۆ بکەی بە کورتی. لە ڕاستیە ئێمە دەستگایەکی پڕ چالاکین و ئەمیشە خەریکی کارین بۆیە بۆ داهاتوو کۆمەڵێ دیداری زۆر گرنگمانەیە یەکێ لە دیدارە گرنگەکانمانەوەی کە لەگەڵ دەستگای سەرۆک جەلال تاڵەبانی دەستگایمان بەنیازین دیدارێکی گەورە و گرنگ بکەین لەسەر پرسی ژینگە وشکە ساڵی کەمبوونەوەی ئاو نەمانی ئاوی ژێرزەوی بە بیابان بوون کاوە ئێستا عراق یەکێکە لە وڵاتانی لەناو هێڵی سووری ئەو بابەتایە و مەترسێکی گەورە هەیە لەسەر ژینگە لەسەر نەمانی ئاو لەسەر ڕێژەی بە بیابان بوون کە زیادەکە بۆیە ئێمە لە ماوەی ڕابردووە سەردانی دەستگای سەرۆک جەلال تاڵەبانیمان کرد لەوێ یاداشتێکی لە تێگەیشتنمان ئیمزا کرد و بڕیارمانە پێکەوە کاری هاوبەش بکەین وێکی لە کارەکانیشمان کە لە ئایندێکی نزیکا بەڕێوەچێ ئەو دیداری ژینگەیە کە دیدارێکە لەو بەڕواهام جێگەی خۆیەگرێەوە زۆر پێویستە لە ئێستا گفتوگوی لەسەر بکرێ و کۆمەڵە توێژەری زۆر شارەزا و تایبەتمەند لەو بوارەیە کارمان لەگەڵەکان و جالەوە پرۆژەی کەمان هەیە بەکارێنانی زمان لە ناو میدیای بە خۆتان نەزانێت سارێمی کوردستان کۆمەڵێکی زۆر لە میدیا و پەیج و سایت و ئەمانەی هەیە و بەردەوام لە ناو ئەم پەیج و سایت و زمان بەکاردێ هەندێک جار بە هەڵە و هەندێک جار بە باشی ئێمە لە دیدارێک ئامانوی لە ڕێگەی کەسانی پسپۆڕەوە ئەوەی ئەو بابەتە بور و ژێنین کە میدیاکانە بێت چۆن زمان بەکاربێن بە تایبەتی زمانی کوردی کە هەندێک جار بەداخەوە شێوێنرێ ئەم سێریی کردم کاک شاخەوان تێگەشتم کە هێشتا پرسیایی لەسەر دیدارەکەمەوە یەکسە من تێگەشتم فرسەتە من با بگەڕێمەوە سەر دیدارەکە مادەم سەبارەت بە خانمانیشەوە هەردوو جارتەمێ بگەڕێمە سەری کاک شاخەوان وەک دەزانێت خۆشت ئاماژەت پێدا لە سەرەتادا کە خانمان لە مێژوشدا کاریگەری زۆریان هەبووە لایەنە دەسەڵاتەکان لە شاخ چ بە هاوکاری ڕۆژنامەگەری بێت چه هاوکاری باڵی پێشمەرگاتی بێت لە سەررجەم کایەکانی میدیاشدا ڕۆڵ و کاریگەری زۆران بەڵام دەبینین تا ئێستا خانمان نەگەشتونێتە ئەو پێگەی کە ڕۆڵیان لە ناو حکومڕانی و سیاست تا زۆر بەڕوونی دیار بێت هێشتا ئەمە با بڵین ناڕوونیەکی پێوە دیارە یا خودوونە ئەمە بۆ باستان لەوە کردو کە بۆچی ژن هێنجە لەم لایەنەوە پراوێز خراوە هیچ لەم دیدارەدا باستان لە ڕاستپاردەکان و چارەسەرەکان کردو بۆ ئەم بابەتانە لە ڕاستیا لە کۆنا دەسەڵاتی ڕەنگە خێڵەکی ئێمە بیرکردنەوەی خێڵەکی ئێمە ڕێگەی زۆر بەوە نەدابێت کە ژن بێتە ناو کایە گرنگەکانی کۆمەلگاوە ئەگەرچی ڕۆڵی زۆر گەوریان هەبووە ینی ئەگەر لە کورتترین ڕۆڵا بڵین کەسێکە پێشمەرگە بووە ئیمناڵەکانی چه پەروەردەی کردووە خانمان پەروەردەی کردووەکەەوە گەورەترین پاڵپشتیە بۆ سەرکردەکانی ئێمە بۆ تێکۆشەرەکانمان بۆ ئەگەر بە نمونە کەسێکی وەکو سەرۆک پامجلال بە نمونە بێنینەوە ئەگەر پاڵپشتی هێرۆخان نەبووە لە شاخ لەگەڵی بەردەوام لەگەڵی بۆ کاری کردو و پشتیوانی بووە خۆ نەیەتوانی ئەو بەتەنها بەردەوام بێت لەبەرەوە نمونونەکان زۆرن ئەگەر بیێنینەوە بەڵام کە دواییینە شار و حکوومەت دروستەکەین وانە من پێم وایە بابەتەکە گۆڕاوە لە ئێستا بەو جۆرە نییە کە ڕەشبین بین بڵێن وڵا خانمان ڕێگەیان پێ نادرێ بێنە پێشەوە و بەشدار بن چکە خانمانەیە ئێستا وەزیرە نەکدانێک دوانوسیانیشمانەیە خانمانەیە ئەندام پەرلەمانە نەکدانە و دوان و دە و ینی ڕێژەکە زۆرە لە ناو مەکتەب سیاسیەکانە هەن و لە ناو ڕێکخراوەکانان لە ناو میدیاکانە کارەکەن یانی دۆخەکە گۆڕاوە بۆ جۆرە نییە کە ئێمە ڕەشبین بین هەوڵەکان باشن ڕاستە تا ئێستا ڕەنگە نەگەیشت بنە ئەوەی کە بن بە سەرۆکی حیزبەکان سەرکردایەتی حیزبەکان بێن بەڵام لە ناو هەموو جونگەکانی ترا هەن خۆشبەختان ئێستا پارێزگاری هەڵەبجە خانمێک پارێزگاری هەڵەبجەیەکەوانە هەموو جێگەی دەستکاشی وەردەوردە دۆخەکەشە گۆڕێ بەڵێ بۆی بینەرانیش ئاگان لەوە بێ دیدارەکە ئەمڕۆ دەستپێکە سەعات چەنە و هەر ئەم ڕۆژەخانە دیدارەکە ئەمڕۆ سێشەممە کاتژمێر 3 لە هۆڵی ئوتێل تایتانیک بەڵێ دیداری بەس ئەمڕۆیانمانی کورد بڵێ دوو پانێڵار پانێڵەی سێ توێژەر بەشداری تیاکات و پشوێکیش لە ناوبڕێک لە بین هەردوو باشە کاک شاخوان بیرتالەوە نەکرێتەوە ئەم جۆرە دیدارانە بەرنە شارەکانی تری هەرێمی کوردستان و ناوچەکانی تریش بۆی خانمانی دیکەش بێبەش نەبن لەم دیدارانە بێگومان ئێمە بەشێکی چالاکیەکانمان پێشتر بردووەتە ناو قەزا و ناخێکان و بەرنامەشمان هەیە کە بەشێکی زۆرتری چالاکیەکانمان بەرینە دەرەوە چکە بەکارێکی پێویست و گرنگیە زانین بۆ مەسلەی ئەم جۆرە دیدارانە بۆ دەرەوە ئەمڕۆ گەڕی یەکەمی دیدارەکەیە بۆ داهات و بابزانین کاردانەوەکان چۆنە بێ بەگومان
بیرمان لەوە کردوەوە بەکارێکی زۆر پێویستی شێزانین بەشێک لەو چالاکیانە بچێتە ناو قەزا و ناخەکان و لەوێش ئەم جۆرە چالاکیانە کاک شەخان کێنەوانی کە دێن بۆ دیا ببوورە ئەکەمیسی ببوورە کێنەوانی دێن بۆ ئەو دیدارە یاخودە و خانمانە بانکێش کراون یاخود هاتن بۆ هەمووانە ئەمە لە ڕاستیە هاتن بۆ هەمووانە ئێمە لەگەڵ تەواوی ڕێکخراوەکانی ژنانمان بانگێش کردووە و جیا لەوەش لە هەموو پیج و سایت و کەناڵەکە فەرمیەکانی خۆمانەوە بڵاومان کردوێتەوە بەڵێ هاتن بۆ ئەمانە هەموو کەس دەتوانێت بەشدار بێ. بەڵێ بە کورتی کاک شەخانەوە پێ بڵێ لەم دیدارەدا ڕاستپاردەیە یاخودنا؟ ڕاستپاردەمان نییە لەبەرەوەی یەکەم ئێمە ناومان ناوە دیدار ناومان نەناوە کۆنفرانسی زانستی دووەم پێمان وایە لە ئەزمموی خۆمان لەگەڵ دیدارەکانی پێش دیدارەکان دەکاک شەخان ڕاستپاردەیان دەبێ بۆ لایانی پێویستە. ئێمە بە ئەزمموی خۆمان لەگەڵ دیدارەکانی پێشومان لەگەڵ کۆنفرانسەکانە هەموو ڕاستپاردانەی نردومانە بۆ لایانی پەیوەندیدار هیچ جوابێکمان بۆ ناتۆ کاری لەسەر نەکراوە بۆیە تووشی جۆرێک لە ناومێدی بووین و بڕیارمان ناو خۆمان کار بکەین و خۆمان بە سازدانی ئەم جۆرە دیدارانە ئەنجامی ڕاستپاردەکانی خۆمان وەرگرینەوە. شاخەوەستێق بەڕێبەری دامەزراوی کەریمی عەلەکە سوپاس لە ستۆدیۆ لەگەڵ ما بوون سەرکەوتوو بن خەرمان بەرەکەت. زۆر سوپاس بۆ ئێوەش.